ئەم شۆڕشانە هەروەک چۆن کاریگەری گەوریان کردوتە سەر مێژوو ئەوها بە هەمان شێوە چارەنووسی مرۆڤایەتیان دەستنیشان و ئاراستە کردووە. لە دیرۆکی گەلاندا زۆر ڕێبەر و سەرۆکایەتی بەجەرکەوتون و لە مێژوودا جێی دەستیان دیارە. نمونەی ئەوانەش ئەسکەندەری گەورە، لینین و حەزرەتی محەممەد. ئەم کەسایەتیانە هەروەک چۆن لە بواری کردداریەوە ببوونە ڕێبەری گەلەکانیان ئەوە لە هەمان کاتدا توانیان ببنە ڕێبەری مرۆڤایەتیش. کە سەرنجی مێژووی کورد بدەین ئەوە لامان ڕوون دەبێتەوە کە چەندە مێژووی کورد بە خراپی چەوتی نووسراوەتەوە و بەرەو هەڵدێر دەچێت لە هەردوو قۆناغی کۆمۆنەی سەرەتایی و کۆیلەداریدا گەلی کورد ڕۆڵ و پێگەی خۆی هەبوو و دوای ئەوەی کە کورد دەکەوێتە ژێر کاریگەری پەرس ئیتر کوردان ئازادی لە دەست دەدەن و دوای ئەمە کوردان نەیانتوانیەوە خۆیان لە ژێردەستی ڕزگار بکەن و ببنە خاوەن ئیرادا. درێژەدان بە ڕێبازی شەهید زیلان و بەردەوامبوون لەسەر ئەو ڕێگایە ئەرکێکی ئەخلاقی و ئینسانیە بۆ هەمومان و بەتایبەت بۆ ژنان و میراسێکی دەوڵەمەندە لە تێکۆشان و لە باوەڕی و لە ئیرادە و هەموو ژنان پێویستە درێژە بەدەری ئەو ڕێبازە بن و بێگومان وەکو وەفاداریەکیش بۆ خوێنی ئەو شەهیدان و بۆ ڕەنج و تێکۆشانی ئەو شەهیدان و بەتایبەت ژنانی تێکۆشەر و ڕەنجدەر بەردەوامبوونمانە لەو تێکۆشانەوە پێداگربوون لەسەر ئەو خەباتە و ئەو تێکۆشانی کە بۆ ئازادی ژنانیش مرۆڤایەتیش هەیە. دەوامی ئەم دژایەتی و نەکۆڵی مێژوویە و وا دەکات کە شەهید زیلان زەینەب کەناجی پێش شەهید بوونی دەڵێت دەمەوێت ببمە هاواری ئازادی خوازی نەتەوەکەم، دەمەوێت لە بەرامبەر ئەو سیاسەت و ئیمپرالیستانەی کە هەوڵی کۆیلەکردنی ژن دەدەن بە تەقاندنەوەی ئەم بۆمبە بە خۆمەوە دەبەستم و وەڕق و نفرەتی خۆم نیشان بدەم. دەمەوێت ببمە سمبولی زیندووبوونەوەی ژنانی کوردستان. من دەمەوێت لە دژی سیاسەتی ئیمپریالیزم کە ژنان دەکاتەوە کۆیلا گەورەی ڕق و تووڕەبوونی خۆمی نیشان بدەم، ببمە هۆکاری زیندووبوونەوەی ژنانی کورد. بانگەشەی من بۆ ژیان گەورەیە. من دەمەوێت ببمە خاوەنی ژیانێکی بەواتا و چالێکێکی گەورە. بێریڤان زیلان لە ناو خۆناغی درێژخایەنی شۆژگەرەتیدا هەموو ساتەکانی خۆی لەگەڵ هەناسەکانیدا دەژیا. بەرگرانیەکانی بەسەربەرزی تێکەڵ کردووە وەکو گەریلایەکی ژن یەکەم خڕۆشان و جوانبوونی لە پارتیبوونی ژندا و لە ژیاندا نەخشاندووە. لە پێشکەوتنی بزوتنەوەی ئازادی ژناندا ڕۆڵی پێشەنگایەتی گێڕاوە و بووەتە خاوەنی بەشداربوونێکی شۆژگێڕانە. لە کەسایەتی هەواڵ زیلاندا شەهیدانی ڕێگای ئازادیەوە بیرەهێنینەوە. دیارە ئەمڕۆ 27 ساڵ تێپەڕێ بە بەسەر شەهیدبوونی هەواڵ زیلان چالاکی گەنبازیەکەی هەواڵ زیلاندا ڕۆژێکی ئەگە بڵێن خەمبارە بۆ ئێمەی ژنان چکە ئەمڕۆ وەکو مانگی حوسێنان بۆ مانگی شەهیدان ناوێ بین کۆمەڵێ ئەمڕۆ لە یادی هەواڵ زیلاندا کۆمەڵێ ژنی پێشەنگ بۆ بیرهێنرایەوە هەر یەکە بۆ خۆیان ئەتوانم بڵێم مێژوویەک بۆ خۆیان تۆمارەکەن، هەرێکیان بۆ خۆیان گەشتونێتە ئەو حەقیقەتەی کە ئەمڕۆ ئێمە شانازی بۆ ژنانەوە ئەکەین. ئێمە وەکو ژنانی باشووری کوردستان هەردەم لەسەر ڕێ و ڕێبازی زیلانەکانی ساکینەکانی ناگیهانەکانی لەسەر و ڕێبازە بە تێکۆشان و بە بەردەوامی هەواڵانە دەین. دیارە بەداخەوە ئەگە سەیری ژنانی باشووری کوردستان بکەین ئەزانین لە چ مەرگەساتێکەوە لە چ کۆی لەبوونێک و لە چ کۆی لەداریەکدا دەژین و ڕێ و ڕێبازی زیلانەکان بەڕاستی خەباتێکی وچانەوێت خەباتێکی ماندووبوونیەک بەوە ناکە ڕۆحی ئێمە ماندوو بێ بەوەیە کە ژنان تا چەندێ وشار بێ ئەوەش لێگەڕینێکی حەقیقەتێوێ بینیمان هەواڵ زیلان بە یەک ساڵ گەشتە ئەو حەقیقەتەی کە لەوانەیە هەندێک کەس نەکژن هەندێک کەسی تریش بە 30 ساڵ نەگاتەوە حەقیقەتەی کە هەواڵ زیلان گەشتە ناو حەقیقەت و عشقی ڕێبەرەکەی بوو. وتی من لە گیانم زیاتر هیچ شتێ شک نابم کە پێشکەشی ڕێبەرەکەم و پێشکەشی کۆمەلگاکەم و پێشکەشی ژنی بکەم. ئەو ساڵە کە بە ڕۆحی خۆی خەباتی کرد و خەباتێکی بێوچانی کرد وەکو وتمان عشقی فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و عشقی ڕێبەرەکەی بوو. لێرەدا ڕێبەر ئەپۆ قسەیەکەڵە زیلان مانەفستۆی ئازادیە زیلان وەکو خوداوەند پێناسی بۆ دەکات. پێویستە ئێمە زیلان بە تەواوی کۆی مرۆڤایەتی بناسیێنین. ئێمە شانازیەکەین بە ڕێ و ڕێبازی زیلانەکان، ڤیانەکان، ساکینەکان، ناگیهانەکان، ڕێحانەکان ئەمانە مێژویان بۆ خۆیان تۆمار کرد و
دەژیان بۆ گەلەکان بۆ ئێمەی ژنان تۆمار کردووە کە لە بۆ ئازادبوونی گەلەکان بۆ ئازادی ژن تێکۆشانیان کردووە ئێمەش بۆ کوشتنانی باشووری کوردستان جارێکی تر سۆزماندا لەسەر ڕێ و ڕێبازی ئەوان بەردەوام بین و بۆ ژیانێکی شایستا بۆ ژیانێکی ئازاد تێکۆشانەکەین بۆ خۆمان و بۆ گەلەکەمان و بۆ ژنان.